لە چوارچێوەی فستیڤاڵی شانۆی شەقام نێودەوڵەتی لە شاری کەرکوک نمایشێکمان حاضر کردە بە ناوی پوختەینەوەکان زیاتر باس لەو گەنجانەکە کە دوای دەرچوونیان چی بکەن یان ئەو شتومەکانی کە لەناو شارە هەیە زیاتر زاڵ بۆ بەسەر بەرهەمی خۆماڵی بۆیە ئێمە لێرەوە وەکو ئامانجێکی گرنگمان لێرە شانۆیە کە ئەوش بایکۆتکردنی شتومەکی دەرەکیە بە تایبەت شتومەکی تورکیە ئەو کاڵانی کە دێتە ناو شارەوە ینی ئێمە ئەتوانین پشت بە بەرهەمی خۆمان باسین زیاتر بۆیە لە ڕووی ئابووریشەوە شارەکەمان ئەتوانێت زیاتر پەرە بسەنێ و دەوڵەمەند بێ کاتێ پشت بە بەرهەمی خۆماڵی خۆمان بەستێ. Hadi